باشە خۆشەویستان عزیزانی من تکایە تر کەس تەلەفۆن و فڵان و فیسارم بۆ نەکا لەبەرەوەی کە ئەچمە ناو قسە و باسەکان وردە وردە ئەوەڵا هەموو شتێک تەواوە ئۆکەی بەخێر بن عزیزان بەخێر بن سەر چاو ئەمشەو یەک کۆمەڵ قسە و باسمانە بێت بە ئەمەش بەرم بۆ شوێنێکی تر هەموو جارێ ئەو یاسایەم هەیە ببورن بەخێر بن عزیزان بەخێر بن سەر چاو بەخێر بێن سەر چاو خۆشەویستانی من حورمەتێکی زۆرم بۆ هەمووتان هەیە ئەمشەو کۆمەڵی بابەتتان پێشکەشەکەم هیوادارم بتوانم کۆمەڵی حەقایق وەک هەمیشە بخەمە بەردەم ئێوەی عەزیزان و خۆشەویستە ئەوەسین یەک دوو دەقەتا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئینجا چێ ناو قسە باسەکان دەنگی من عیبی نییە وای 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 لە پاڤڵ سەلامی هەبێت و خوا ئەوە زەلامە دەنگ عیبی نییە بەخوا کاکە دەنگ هەر زۆر باشە سڵاو سەر چاو بەخێر بن وەرە شتی تازەم لە هەمووی لە ناو هیلە دەرمێ لە ناو نایبەنەکەیە ئەراوەڵا هەمووی جدید هەمووی تازەیە ئەراوەڵا ئەی چۆن کرد جا عزیزان خۆشەویستانی من هەندێک شتم هەیە هەر لە خۆم و نازانم بۆچی پێچەوانەی زۆربەی خەڵک بیرەکەمەوە هەش کاتێ ئەبینم لە فڵان شتە زۆرینە خەڵک دوای ئەوەیەکەوێ من تااقەتم نامێنێت نازانم بۆچی سروشتم وایە ئەراوەڵا هەمیشە ئەو کاتێک کە مەسەلەن کۆمەڵگا بەرەو یەک شوێن ئیتیجا ئەڕوا من ڕێک پشتەکەمە کۆمەڵگا بە پێشەوانەکەیەوە ئەڕۆم بەینی بەڕێگەیەکی ترا ئەڕۆم بەڕاستی ئاوایە ئێستا باسی ئەوانەشان بۆ کەم خەبرە بێ پاڤڵ و ماڤێڵ ئەوانە ئەوە با کاتی بێ پەلەم لێ مەکەم بۆیە لە یادی سلێمانیشە با هەندێک قسەتان بۆ بکەم عەزیزان بە کورتی ئەگەر ئینسان دوای سۆز و دوای قەرەباڵخی نەکەوێ وەڵڵاهی عەزیزان و خۆشەویستانی من نە سلێمانی نە شاری شۆڕەژێڕانە نە شاری ڕۆشنبیریە نە شاری پێشکەوتنە تو شەرەفتان کام شۆڕژگێڕ زەحمەت نەبێ تو شەرەفتان لە 100 ساڵی ڕابردوو 200 ساڵی ڕابردووە ئێمە لە کوردستانە شۆڕشمان هەبووە تا شۆڕژگێڕمان هەبێت ئایا هەموو ئەوانەی کە ئیدعای شۆڕش و چیان هەبوو دوجار هەموویان دزوجەدە دەرنەچوون کامە ڕۆشنبیرەکانی زەحمەت نەبێ ئەو ڕۆشنبیرانەی کە ئێستا هەمووی بۆ مشتێ پارە خۆیان فرۆشتووە بە دەسەڵاتەکەی بنەماڵی بازارین تاقمەکەی جەلاتاڵەبانی لە دەباشان قڕ و قەپیان لێ کردووە چرکیان لێوە نایەت کام بۆیە بەڕێی ئارا مەحمەد سلێمانی هەولێر دهۆک سێ گوندی گەورە و قەرەباڵخن و ئەمانە شار نین بە مانای فەرهەنگی شارستانیەت بەڕاستی شار نین بەڵکو لادێن کاکە چەک و جبەخانە کاکە چەقۆ کاکە دەمانچە کاکە هەموو ئەمانە چاو دەرهێن لەو سێ شارەیە ئیتر ئەی هاوارەوە کەی شارستانیەتە بە قوربان لە شارێکە هەمووی چەک و جبەخانە بێت و هەمووی خەریکی چەقۆوەشاندن بێ و هەمووی یەکتر بکوژن و یەکتر بسڕنەوە لەکوێ ئەو شارە ئەقڵیەتی شارستانیەت وجودی هەیە نییە لە ڕاستیە ئەوەی کە لەو سێ شارەیە ڕووەدا بڕواتانە بێت لە هیچ گۆشە و کەنارێکی ئەم دنیایە ڕوونادات جا لە مێژووی ئێمە یا کە بە شیعر دەستی پێکردووە زۆربەی شاعیرەکانیشمان خەڵکی گوندەکانی هاتوون بۆ شار بۆ نمونە نالی خەڵکی خاک و خۆڵە حەزەتی نالیشە لە گوندێکی شابووە بەڵام ئەمەش دەرچووە بەڕاستی ئەو کەسە گەورەی دەرچووە قانە لە گوندی دۆڵاش لای مەریوان لەدایک بووە قانەئیش دەرچووە ئێمە دیارە شارەکانی خۆمان و گوند و قەساکانمان خۆشەوێ بەڵام ئەبێ واقعیش بین کە بەڕاستی ئەمانە شار نین و ئەمانە گوندی گەورن جاوە عەزیزان ماوەیەک ئەدوت
بۆنی نازانم چیم کردووە هەر لە خۆمەوە دانیشتم شێعر و شانامەم ئەنووسی شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی و شاری ڕۆشنبیری و شاری هەولێرهینی قەڵا و منارە و هۆلاک و بەزیێن و دووهۆکی دەلال و نازانم چی ئەم شیعاراتانە لەش هەبیر مەکەوتەوە لە ڕاپەڕینەکەیە کە باش هاتەوە ساڵی 91 هەموو کورد هەولێر و دووهۆک و سلێمانی بەجێش جاکە ئەو نەشارەکانتان خۆشەوێ ئەی بۆ هەمووتان بەجێتان هێشارەکانی خۆتان پاشانیش هەر لەم شارانەیە لە 10 کەسی 7 کەسی جاشی حیزبی بەعەز بوو کاکە تۆزێ ڕەخنە لە خۆمان بگرین نەکە خەریکی شیعارات و دۆدە لەسەبین حوت حیزب لە شاخا بوو بار حوتیان 3200 پێشمەرگەیان هەبوو 1200شی جاش و ئەمن و ئەوانە بوون 2000 ما بووە لەگەڵ حرمەت ما بۆ شەهیدەکان ئەوانەیشی کەما بوونەوە کێ دەرچوون کۆمەڵە دزوجە دەمانەوە خولە سەنگاوی کۆسەر ڕەسوڵ عومەر مورتاح کافیەی مەتار ئاسۆ ئاڵمانی ئاوەتی شێخ جەنابی ئارەخۆر عدنانی دادەمینا و کورتاندز ئەمانە دەمانەوە لەمانەیش کەمانە ئیترمە تخوا شۆڕژگەرێکیش عەزیزانی من ها یا کەمال کەرکوچی فارسی بەدەدم ئاغا جونجون لەگەڵ فازڵ میرانی کامل بۆ یاخا ئەمە دز و جەدەکار من کە دەرچوون جا شێخ ڕەزا شعرێکی هەیە پێمای شێخ ڕەزایە ئەڵێ سلێمانی دارڵمورکی بابان بوو نەسخرە کێشی عەجەم و نازانمشی ئالی عوسمان بوو ئاشۆ بیلاوانیە و شیاریش ئاشۆ بیلاوانیە کاک وەڵا سوغرە کێشی عوسمانیەکان بوو ئیتەوەی بۆشی کاکە هەر بابانیەکان چوون پەلاماری ئەدەڵانیەکانیان نا لە سنیان داگیر کرد لە دواییە شای قاجاری ئەو کاتە پشتیوانی کرد لە ئەدەڵانیەکان هاتنەوە سنان داگیر کردەوە و ئەوەی کە خەڵکی بابانیەکان و ڕاوێنانەوە بۆ سلێمانی ئەمە ڕاستیە لەبەرەوە ئاوانیە ئەگەر ئێمە بەڕاستی شاری هەڵمەت و قوربانی و هۆلاک و بەزیێن و نازانم دەلال و ئەمانە بووینایە خۆ بۆیە دەستمان بە مافەکانی خۆمان بگەشتایە عەزیزانی من کوا مافەکانی خۆمان کوا وڵاتەکەوان لە حەقیقەتە ناوانیە باش پاڤێڵ و قوبادوو کۆمەڵێک قسە و باس کە هەیە عەزیزان دەست پێ یەکەم بە قسەکان ئەوەی کە جارە من چەند جاوتومە یەکێتی و پارتی کێشەیان نییە خۆشەویستە ئەو کێشەیە کە هەیەانە لەسەر مەسەلەی پارە و بەژنی تایبەتە ئێستا لەسەر مەسەلەی ترۆر و نازانشی ئالەم بابەتانێ کە یەکێتی کردوێتی ئینجا چەندین ساڵە ئەمانە پارە لە ئەمریکیەکان وەرەگرێن ئەڵێن ئێمە هێزی پێشمەرگە ئەکەینەوە بە یەک ئێمە ئاسایش و پۆلیس ئەکەینەوە بە یەک ئەلەم بابەتانە کەچی ئێستا پافێڵ تەلەفۆنەکە بۆ شۆڕژی ئیسماعیل ئەڵێ تۆ نەچی بۆ دەوام وەزیری پێشمەرگەیت لەبەرەوەی پارتی ئەڵێ ئێوە ئەوەتان کردو ئەوەتان کردووە باش شۆڕ ئیسماعیل لەمەوە دابنیشێ تەلەفۆنەکە بۆ بریکاری وەزارەتی ناوخۆ و فڵان نەفیسارەکان بۆ ئەوانەی کە لەو حکومەتان نەچن بۆ دەوام یعنی هەموو شتێ درویە لە وڵاتی ئێمە حکومەتی چی و شتی چی و قسەی قۆڕ و ئەم گاڵتە جارێشیە بەڕاستی باشە پاڤڵ بڕیار ئەدا کە بەشدار بن یا بەشدار نەبن لە کاتێکە هەموو ئەمانە ئەمری هەرێمیان هەیە ئەنجومەنی وەزیرانیان هەیە بەڕەسمی بەڵام پاڤێڵ وەکو مەغۆڵ و وەکو تاتارەکان ڕەفتارەکە بابە ئێوە تیرۆتان کردووە پاڤڵ و وەهاب هەڵەبجێ و قوباد و ئالەم بابەتانە ئێوە ئەبێ وەهاب مەجی باقی تەسلیم بکەن کە خۆی ناناوە وەهاب هەڵەبجێی بەڵام پاڤڵ و قوباد ئەزانن ئەگەر وەهاب تەسلیم بکەن بۆ خۆیان خراپە باشە چونکە وەهاب هەرچی کردبێ لەسەر داوای پاڤڵ و قوباد کردوێتی خۆ وەهاب خۆی ناتوانێت بڕوا لە هەولێرە هاوکات تیرۆرکە یا بڕوا نازانم مرادکانی کوردەی تیرۆرکە شتیوانیە پاڤڵ و قوباد پیانوتووە کەواتە وەهاب مەجی باقی سێم ناوەکە یەک بێ موزیک و ناخۆشتر ئەرکی جێبەجێ کردو هینی پاڤڵ و قوباد باش نییە هەساوە لەم ڕۆژانەیە چووە مقابلەیەشی کردووە لەگەڵ ڕووداوە خۆشەویستە باشە مقابلەیەشی کردووە پاڤڵ طبعاً بە تەکلیف و دەستماچکردن ئینشاءالله هەفتەی ئایندە من بۆتان باسەکەم کە پاڤڵ چۆن ئەو مقابلەی لە هینەوە کردووە لە ڕووداو کردووە و چۆن تەکلیفی کردووە لەسەر چی ئەو مقابلەی کردووە لە پشت ئەوە چی هەیە بەڵام ئێستا باسی ناکەم بەڵام لە هەفتەی ئایندەیە خۆمەزانم ئەو کاتە بۆتان باسەکەم پاشان بەڕێزان سەری مقابلەکەی کەن هینی لەگەڵ ڕووداوە پاڤڵ هەر ئاواکە ئەوە یعنی تلیاکی عزیزان من لە هۆڵندایە
لە هۆڵندایە حەشیش و تریاک و هێرۆین و دەرمانە سپیەکە و ئەمانە هەمووی ئازادە ئەتوانین لە بازارە بیکڕی من ڕۆژانە خەڵکی دەرمان خۆرە بینم حەشیش خۆر ئەبینم تریاک خۆرە بینم باش نییە یەکسەر ئەزانم ئەو کەسە ئەمە نەمبینیوە لەم هۆڵندایە یەکسەر ئەزانم ئەو کەسە دەرمان خۆرە یانە باش نییە ئەوە ئەمەندەی هێرۆین لێیاوە لەو سپیەکە ئاوای کردو ئەم پاڤڵا لوتی وشک بۆتەوە بیشی خوێندنەوە بزان قسەکانی من ڕاستە یانە لوتی وشک بۆتەوە بۆیە هەرواکە لەبەرەوەی کە ئەوە دەرمان خۆرە بەڕاستی اینجا ئەو قڕێژ ئەڵێ دوو ڕدبۆڵی خواردەوە منیش ڕدبۆڵێکی شیا بە من ئەوانەیشی کە لە هۆڵندایە دەرمان وشتە خۆن زیاتر حەزیان لە ڕدبۆڵە ئەواکەن لەبەرەوە ئەگەر سەیریکەی ئەزانی کە ئەم کوڕە بۆیە ئەم دەست بۆ لوتیە بە لەبەرەوەی کە دەرمان خۆرە بەڕاستی و ئەو شتە سپیەکە لێ ئەیە بۆیە ئەوە حاڵەکەیەتی جایتر ئەمە حاڵی دەڤەری سلێمانی و حاڵی جەماعەتی یەکێتیە بەدەست ئەم کابرا دەرمان خۆرەوە وردەوردە ئەچمە ناو باسەکان خۆشەویستان ئەوەی شەمە باسەکەم ئەو کوڕە تەمەن 7 ساڵیە کە لە سەرچیناری سێمای لە نوتی پۆلیسا بەداخەوە کوشتیان بە وردەکەرەوە بۆتان باسەکەم خۆشەویستان خۆتان ئەزانن قسەی من سەنەدە بەڕاستی سەنەد بە ئەخلاقەوە ئەوەیە پاشان من لە ڕیکلامەکەیە باسم لەسەر عەمید عەبدوڵڵا کرد ئەوەی کە تەقی لە خۆی کردووە بەڵام دوایی بۆیە ئێستا لەسەری ناڕۆمهی ئەو عەمید عەبدوڵڵایە چونکە کەیسی ئەم عەمید عەبدوڵڵایە کە تەقی لە خۆی کردووە زۆر گەورەیە خۆشەویستان لە دوێنێەوە من خەریکم ئەمڕۆ هەتا ئەم کاتە خەریک بووم ئێشتا بە تەواوەتی نەگەیشتوم بە نەتیجەیەکی لە 100% هەتاوەکو باسی عەمید عەبدوڵڵاکن کە مەسەلەی پارەی تایە مەسەلەی زەوی تایە مەسەلەی ئەو لیوایی کە تایە بۆ تایەتی یعنی یەک کۆمەڵ مۆزوعی قەرز و پارە خواردن و زەوی و زار و ئەمانەی تایە لەبەر ئەوە ئەم بابەتی عەمید عەبدوڵڵایە هەڵەگرن بۆ ئایندە بۆ چەند ڕۆژی ئایندە بۆ ئەوەی بە تەواوەتی هەموو مۆزوعەکان بێتە بەردەسم ئەو کاتە بە لایڤێک بۆتان باسکە ئەمە ئەو بابەتە لێرە ئەوەستم لێ بەڕاستی بۆی کە بنیو ناچڵی بابەتەکەتان پێشکەش نەکەم خۆشەویستانی من دوای ئەوەی بەڕێوەبەری شارەوانی کۆن پێم وایە توانای ناوبوو گیرە لەگەڵ 75 کەس لەسەر دزین و تەخشان و پەخشانکردنی زەوی لە مەنتیقەی سلێمانیە چونکە شێخ جەعفەر و کوڕ و برازا و زاوای زۆرترین عەرزەی سلێمانیان دزی بوو کاتێک کە ئاکام تیرۆر کرا لەلایەن پاڤڵ و وەهاب و ئەلەم بابەتانەوە ئەوە بوو هەر هەمویان ئازاد کران بەڵام چۆن ئازادکردنی عەزیزان ئەم دزانە دزە بچووکەکان خۆشەویستانی من هەر هەموویشیان سەرانەیان لێسەندون بە پارە ئازاد کراون و زۆربەی ئەمانەیش کاریان بۆ قەیوان و نۆکان و ئەمانە کردووە کە قەیوان و نۆکان دوو جێگان بۆ دزی و تاڵانی بۆ کوڕەکانی جەلا تاڵەبانی واتە دزە بچووکەکان دەبێت چیان دزیوە سێ بەشی بگێڕنەوە بۆ پاڤڵ دوایی بڕۆن بەشەکەی تریشی کە دزیوانە بۆ خۆیان بیخۆن دەیان کەس لە مەنتیقەی سلێمانیان ڕای کردووە خۆشەویستان کە یەکێکیان زاوای وەسا حەسەنە بۆ ئەڵمانیا و بۆ بەغا و بۆ هەولێر و بۆ ئەوانە ڕۆشتون لەسەرەوەی کە گروپی باندەکەی پاڤڵی جەلا تاڵەبانی کە دەرمانەکە لێیە ئەچێت داوای پارەیان لێکە سەرانیان لێسەنێ زاوایشی وەسا حەسەنیش گیراوە وەکو لە نووسینەکە باسم کرد ئەویش داوای پارەی لێکن لە زیندانە دایان ناوە شەڕێکیشەکە بە وەسا حەسەنی ئەفرۆشن واتە ئەبێ لەو دەفەرەیە تەنها و تەنها دزی گەورە جەلادی گەورە پیاوکوژی گەورە پاڤڵ و قوباد و کلکەکانی دەوری بن لەگەڵ کچە چڵکنەکانی بلەی ئەحەڕەشە لەیلا بەڕێوەبەری شارەوانی چی بەدڵ بێ لە شارەوانی تەلەفۆنیەکە بۆ ئاسایش ئەو کەسە دێن ئەیبن تا ئەم دقەیە کە من ئاگادارم سێ کەس زیندان لە ئاسایش یەکیان ماستەری هەیە لە قاتی سەرەوەی ماڵی باوچێتی داوای کەفالەتی 1 ملیار دیناری لێکەن ئەویش نیەتی ئەو پارەیە سێ دانە مانگە زیندانیان کردووە ناوەکەی لای بنە و بەڵام ناوەکەی پارێزراوە ئەندازیار و کارمەند هەمووی زیڕیان کردووە نەبا ئاسایش بێ پەلامار بدا بە فیتی ئەم لەیلای بەڕێوەبەری ئاسایشە دوو کەسیکە کە بەشی هونەری و تەجاوزاتن ئەوانش گیراون بە نیسبەت توانایشەوە کە ڕۆژێک بردویانەتە شارەوانی و بە قات و ڕێباتەوە و کۆمەڵێک ئەوراقی هێناوە بۆ خۆیان سۆڵحیان کردووە بەڵام ئێستا بە کەفالەتی 1.5 ملیار کە موڵک و 9 ملیاریش نەقدیش ئازادیان کردووە کەواتە ئەو کوڕی پێش ئەوەی کە پێش ئەم لەیلایە کە مدیری شارەوانی سلێمانی بوو واتە ئەم هەتیوە ئەمەی دزیوە خۆشەویستان باشە 9 ملیاریان بە نەقد لێسەندووە لەگەڵ 1 ملیار بە کەفالەت ئازادیان کردووە باشە
کەسێکی لە نۆکانە دەگیر کراوە خۆشەویستان کە داوای 65 دەفتەر دۆلاری لێک لەو زەلامەش زەلامیان گرتووە خۆشەویستان ئەڵێن تۆ مۆبایلی بە هەدیە وەرگرتووە بۆ نمونە باشە ئاوا خەڵکیان گرتووە ئێستا کە من لەگەڵ ئێوە قساکەم زیاتر لە 300 کەس لە دەڤەری سلێمانیە دەبێت لەلایەن پاڤڵ و جەماعەتەکەیەوە بگیرن و ئەبێ سەری خۆیان بقبڵێنن و ئەبێ سەرانەکە بدەن بە پاڤڵ و ئەبێ پارەی بدەنێت باشە ئەوەی کە لە دۆلار فرۆشیەکە بێ لە بازاری جگەرەکە بێ لە سلێمانی ئەزانەیە کە قسەکانی من هەمووی ڕاستم لە هەفتەی ڕابردووە زیاتر لە 10 نەفەریان گرتووە لەو دوو بازاڕەیە هەمووی فڕێنراون کۆماندۆکان بردوونیان هەمویان داوای پارەیان لێکەن خۆشەویستان باشە ڕەفعەت عەبدوڵڵایەکەیە لە 8 تەمموزەوە ساڵێک و ئەوەندە مانگە ئەم کابرایە لەبەرەوەی کەرشی پاڤڵە مانگانە 25 ملیۆن دینار پارە وەرئەگرێ وەکو موچ ئەوە یعنی دزی و فەزی ئەو دەڤەرە بەم شکلی لێ هاتووە زەلامێکەیە بە ناوی سەباح ڕێوی شتێکی وایە بازرگانێکی کەلارە لەلایەن پاڤڵەوە گیراوە داوای 5 ملیۆن دۆلاری لێکا خۆشەویستان طبعا ئەمیش هەردزە ئەم سەباح ڕێویەکی جا کابرای ڕێوی بێ بەخوا زۆر خەتەرە خۆشەویستان داوای پارەی لێکن یعنی قەسم لەسەرەوەیە کە پاڤڵ و ئەمانە دز ناگرن لەبەر دزیکەکەم دز پیاوەکانی خۆیان دزیان کردو کێ دزی بکاکە خۆ من و تۆ دزیمان نەکردووە خۆیان دزیان کردووە کە پیاوی ئەوانەی کە دزن لە هەولێر و بادنانە کێن خۆشەویستان پیاوی بنەماڵی بازانین بنەماڵی بازانی خۆیەتی ئەوەی لە دەڤەری سلێمانی دزی کردووە کێیە بنەماڵی جەلات تاڵەبانیە سەرانی یەکێتیە پیاوەکانی کەی دزیان کردووە کاکە لە هەردوو تەرەفەکە چه دۆڵ چه هەولێر چه سلێمانی ئەوەی کە دز و جەردەیە بنەماڵی تاڵەبانیە بنەماڵی بازانیە دز و جەردەکانی دەوروبەریانە تەواو خۆ مشتێکی عەجیب نییە کە ئەمە بۆ من کەشفە خۆشەویستان باشە بەرزانی شارەوانیەکانی کەلار گەورەترین شەریکە دزی جەلای دادەخەجەیە خۆشەویستان بەرپرسی ئیداری گەرمیان باشە پاڤڵ کۆمەڵی خەڵک ئەهێنێ کۆمەڵی سەرانیان لە خەڵکی تر پێ ئەسێنێ هەندێک کەسیان پێچی لۆر ئەکا دوایی گروپێکی تر ئەهێنێتەوە بۆیان کۆنەکان ئاوا لێەکە ئەم ئێستا ئیشی پاڤڵە واتە ڕۆژێ دادێ ئەم وەهابوو ئەم پیاوکوژانەی کۆماندۆوانە ئەمان ئەبن بەمانی ئێستا ئەگیرێن ئەخێنە زیندانەوە لەسەر پارەکۆکردنەوە و دزی و ئەلەم بابەتانە یەک کۆمەڵی کاهێنێ اینجا بۆ ئەم یاریانە ڕۆژی 1/11/2022 بڕی 680,000 دۆلار بە زمانی بازار 68 دۆلار دراوە مەحموود سەنگاوی کۆمپانیای ئانزوپی داون ئەم کۆمپانیایە هی پاڤڵە هاوڕێی داروی شێخنووری و ئارامی برای سەرپەرشتی ئەکەن جا بنەماڵەی ئەو داروی شێخنووری یەکەم دزن نەرمین دزە باوکی هەردز بوو باپیرەی هەردز بوو کورە ئەوتێن بەس خەریکی دزین ئەمانە کاکە ئەمە ئەم کۆمپانیایە ئیشی هەڵکەندنی بیرە نەوتی کوردەمیرەکان کە کۆمپانیای یوستریۆن زاگرۆس کەنەدی ئیشی تیا کردووە و بیرەکان غازێکی زۆری تێدایە بە بیانی ئەوەی تێکەڵی نەوتە ئێستا دایان خستووە بەتەمان لە ناوچەیەکی نزیک لەو شوێنە کاری هەڵکەندنی بیری ترکن ئەویش پشتی مەحموود سەنگاوی بووە کە بۆیان بردووە کەچی مەحموود سەنگاوی قوباد وتەنی قەرژەشکەرەوەی ڕۆژنامە نووسکوش دەڵێ مانگی 2 ملیۆنم هەیە و بەوە ئەژیم کوونە درۆ یەخوە ئەو ڕوو لەگەڵ ئەبوو جەهلا ڕەش بێ باشە مەحموود سەنگاوی تۆ مانگی بە 2 ملیۆن ئەژیت کوونە درۆ تۆ وازانی خەڵک کەرە یا خۆ گەمژاکەی خۆ 2 ملیۆن دینارەکەی تۆ بەشی بۆ یاخی سمیاڵ و ڕیشە ناکا خۆ 2 ملیۆن دینارەکەی تۆ زەحمەت نەبێ عەفو نەک دۆلار دینار کە ئەو واڵێ بەشی چای جاشەکانی دەوروبەرێ ناکا زەحمەت نەبێ تو بۆ درۆکەی تۆ درۆ بۆ چیەکەی بەڕاستی لە بەریتانیا بازیخانەیە مەحموود سەنگاوی لە سوید بازیخانە هەیە لە کوردستان بازیخانەیە تۆ ملیۆنت هەیە ملیۆنە دۆلارت هەیە خۆت و کوڕەکەت بۆچی درۆکەی بەڕاستی تۆ عیب ناکەی بۆ قەلافەتەوە درۆکەی تۆ واتانی خەڵک جێلە نا نۆکان و ئیدارەی گشتی و پاڤڵ و قوباد و شانازی ئایکی و مەریوانی حاجی جەمال شێخ ئەحمەدی نۆکان هاوڕێی دارۆی شێخنووری بە بنەماڵە فاسد ئاو دەڤەرەیانە هەر هەمووی لوژراوە خۆشەویستانی ئارام ئەحمەد جا شاناز و لەتیفە بەنداو دزی کە لەتیف ئەوە جایکە بۆم باسکردن کوڕی جەمالی خەزێنەیە کە باوکی لە خەزێنەی دەوڵەت لە شەستەکانە لە سێمانی لەسەر دزی گیراوە ناوەکەی لە ڕۆژنامە بڵاو بۆ تۆ بەڕستمەوە جا ئەم لەتیفە خۆی ناوی عەبدولەتیف جەمال ڕەشیدە لە دەی ئابی 1944 لە سێمانی لەدایک بووە جەمالی باوکی چونکە بە دزیۆ گیراوە لەتیف ناوی خۆی کردووە بە لەتیف ڕەشید ناوی جەمالەکەی وەکو فلیمی هیندی پەڕاندووە ناڵێ عەبدولەتیف جەمالی ڕەشید بۆ نمونە
باشە ناوەکەی کردو بە لەتیف ڕەشید جەمالەکەی پەڕاندووە بەڵام ئەمە خۆی عەبدولەتیف جەمال ڕەشیدە بڕۆسەی پاسپۆرتەکەی کردن کوڕی جەمالی خەزێنەیە کە باوکیشی هەردس بوو بەڕاستی ئێستا مێردی شانازە هەردس ئەمە هەردس لیلۆزیش پێی ناخۆش نەبێ هاچکە لیلۆسا ئێمە لەگەڵ لیلۆزا عیلاقەمان خۆشە بەڕاستی هیوادارم لیلۆز تەداخل لە کاری سیاستانەکە ئەگەر قسە بکات شیعرم بۆ داناوە شیعری تازە بڵاویەکەمەوە بەڕاستی دەبێت داواکەم لیلۆز هیچ قسە نەکا بەڕاستی ئارام ئەحمەد ناڕەحەت نەکا فێم لێ نەهێنێ کە فێم لێ هات یەک شەیەکەی بۆڵێم بۆ لیلۆز لەبەرەوەکی نەکەیت قسە نەکەی لەتیف باوکی ئەمەی دزی بوو ئێسا شاناز و لەتیفە بەنداودەست سەدان ملیۆن دۆلاری ئەم میلەتیان دزیوە جا ئەڵێ مەڕەگێژەیشە بەخوا پێم خۆش بوو بەسەرەوە کۆمار با بێ بە پەن ماڵی ئاوابێ ئەم لەتیفە بەنداودزە ئەڵێ گای ئیسپانیا هەر لە خۆ لەشتی سوور ڕاکە ئەم فەرشە سوورە ڕاخراوە کەچی دوی ڕێگەڕەکە باز تۆ گوێ درێژی تۆ چی دەعبایەکی بەڕاستی کاکە بەنداودز ئەمە ئەم بابەتەمان تەواو کە خۆشەویستان با بچینە سەر ئەو کوڕە گەنجە 17 ساڵەیە کە لە بنکەیەکی پۆلیسی سەرچنارە کوشتیان چوون با پێشی پێتان بڵێم خۆشەویستان من ئێستا کە ئەم قسانە بۆ ئێوەکەم ڤیدۆم لەلایە باش نییە بەڵام کێشەکەمان یەک شتە ئەو کەسەی کە ڤیدۆکەی گرتووە کە لە بەدرگاکەوە گرتوێتی ئەگەر ڤیدۆکە بڵاوکەینەوە ئەزانین کە ماڵی ئەوانە ئەویش ناوێرێ تەکلیفەکە کە ڤیدۆکە بڵاو نەبێتەوە ئیتر نازانم ئایا چۆن چاشیکەین بۆ ئەوەی نەزانیە کە لەو ماڵەوە گیراوە لەبەرەوەی چەتەکانی دەباشان نەشنە سەری و لەو شارە ئەڵێ لەو شارە دەرمانەکەن ئەگەر شتێکی ئاوا بێت بۆیە بابەتان باسکەم جوانە جوان لێ بکەن ئەم کوڕە گەنجە کۆمەڵی پۆلیسی خوێڕی سەرسەری تۆ بێی مناڵێکی 17 ساڵە لەژێر لێدانە لەژێر پۆستاڵە بکوژی بەڕاستی ئەمە هەر ئەوە جا خەڵگەڵە چی ئارام ئەحمەد تۆ ئەوە بۆ باسی پارتی ناکەیت و باسی کاکە ئێوە ئیشی قۆڕەکەن ئێستا ئەم قۆناغا خۆ من بڵێم چی کاکە سەردەمانێک کە بنەماڵەی بازانی 60 کەسیان لە بادنانە گرت ئەوەی توانین پێمکردن بە بنەماڵەی بازانی کە ئێستا بەشیان ئازاد کراوە بنەماڵەی بازانی بە حکمی قەرەخوش ئازادیان ناکات سەردەشتیان کوشت بەدەیان بابەتم لەسەریان کردووە بنەماڵەی بازانیسە دزیان تاڵانیان خیانەتیان هێنانی جێشی تورکیان فڵانیان بە هەزار لایڤم هەبووە کێشەکەی من ئەوەیە ئێستا لەم قۆناغا ئێوە ئەچن هاوکات ترۆرەکەن لە هەولێرە ئێوە ئەچن مرادکانی کوردەی ترۆرەکەن ئێوە ئەچن ئاکام ترۆرەکەن لە ئەڵمانیا هەر بە وایرەکانەوەیە پۆلیسەکانی ئێوە لە سەرچنارە ئەچن بە 5-6 پۆلیس گەنجێکی داماوی 17 ساڵی قوربەسەر بە ئازار و ئەشکەنجە و ڕاکێشان ئەکوژن چۆن باستان نەکەم بەڕاستی چۆن باستان نەکەم چی ئیراقی بەسەرەوە هەیە جاوە زەلامێ نووسوێتی جا مەجموعەی بەدر بۆیان نردبووم زەلامێ نووسوێتی هاوڕێ ئارام هەموو پێم وتووی پارتی بوونێ قەزاری خۆشحاڵم کە بووی بە پارتی باشە تابان و پاساپۆرتی خۆمی پێ من لە قسەکانی ئەو ناڕەحەت نابم چکە خۆم پاسپۆرتم ماوەتێ بەڕاستی لەبەرەوە ئاساییە بەلامەوە بەڵام خۆشەویستان ئەمەیە عەسڵی مۆزوعەکە ئەوەی کە ئێستا ئەم جەماعەت دەباشانە ئیکەن لە دنیای نمونی نییە بەیانی لە هەولێرە پارتی کەسێ بڕفێنێ بیکوژێت و بەیانی لایف مەبێت لەسەر مەسئول بازانی لەسەر مەسئول بازانی لەسەر بنەماڵەی بازانی فڵانەشی بێتە بەدەستم یەکسەر ئەم بێ پارتی وێشێتی لای من وەکو یەکوان بەڕاستی دوو تاکن یەک جوود پێڵاو باشە دوو تاک یەک جوود پێڵاو من قەناعەتم بە حیزبایەتی هەر نییە لە کووردا بەڕاستی بە هیچ جۆرێ باشە لا بە هیچ جۆرە بەڕاستی لەبەر ئەوە ئێوە ئیشی قۆڕەکەن کاکە وەڵڵی پێم عیبە ئەو باوەڵەشتی وە ئەکا عەزیزان بە شەرەف و وجدانم شێت بە شێتی خۆشیوە ناکە کاکە پاوە ئیشی زۆر قۆڕەکە وەڵڵی پێم عیبە باسی مەسائل ئەخلاقیەکانی کەم کاکە شتیوام لەلایە لەسەر مەسالی پاڤڵ کە ئەیکا شەوانە لەگەڵ هاوڕێی داڕۆی شێخ نووری و لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکان لەگەڵ فڵان فیسار و ئەلەم بابەتانە کورشتی واکە ئەزیان هەر باسی نەکەم بەڕاستی هیوادارم فێم لێ نەیە شەوێ دابنیشم باسی هەموو نائەخلاقیەکانی پاڤڵ کەم لە داباشانە چیەکە هەمووازی ئەخلاقی بەسەری نووسنەکانی بسمناو ئەوانە شێتیانەکەم بەڕاستیکە بۆ خۆم قسە ناکەم یەک دنیاشتم لەلایە کەم کارەیە چیەکە بەڕاستی بۆیە من باسی ئێوەکەم جەماعەتی یەکێتی ئەگینا من ئێوە و پارتی دا من وەکو یەکوان یەکزار ڕێ جیاوازیتان نییە یەکزار ڕێژ بەڕاستی حتا زۆر جار پارتی لێەوە شێفتگە پارتی بە ئاشکرا لە بنەماڵی بازانی و بنەماڵی و خەڵکی بەڵام ئێوەتان و سۆسیال دیموکراتین و کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان و کۆمەڵی نازانم چێ و ئێمە سۆسیال دیموکراتین و بنەماڵەیینین و ئەلەم بابەتانە ئێسش پاڤڵتان هێناوە ئەو شێت و شێ لە دەرمان خۆتان کردو بەشت لەبەرەوە بۆ ئەلەم بنەماڵی زێن لێوە پیاوت ئەوەی عەسی مەسەلەکە باش بەرهەم ساڵح تەواو بووە کاکە بەرهەم ساڵی ئێستا بۆ خۆی دانیشتووە سەری خۆی خوێنێت باشە ئەو سەرە کەچەڵێ
کۆتایی پیاتەوە ڕسوا بۆ بەرهەم ساڵە خۆشەویستان بەرهەم یەکەم دزە با بڕوە ئەوە لاتر چێ هیوادارم خوا لەو ڕسواتی دیکە ناوپاتی قیمەتی ماوە نە لە بەغا قیمەتی ماوە بەرهەم ساڵح نە لە سلێمانی قیمەتی ماوە نە لای شتی قیمەتی ماوە نە لای لاهور قیمەتی ماوە نە لای بەندە قیمەتی ماوە بەرهەم ساڵح قیمەتی نشەکە نەماوە بەڕاستی تۆ کۆتایی پێێتەوە ئەمە کاژمێر یانزەی نیوەڕۆ ئەم مناڵە کە نەدەبوو بیبەنە ئەو پۆلیسخانەی سەرچنارە چونکە خوار 18 ساڵە دەبوو لە پۆلیسی نەوجەوانان لای ئەوان بێت ئەمە یاساکانی خۆیانە خۆشەویستان چونکە یاسا بۆ نەوجەوانان جیاوازە بۆ خوار 18 ساڵەوە محامەکەی جیاوازە بڕیارەکانی جیاوازە دادوەرەکەی جیاوازە بنکەکەی جیاوازە هەموو شتێکی جیاوازە ئەم مناڵە نەدەبوو بچێتە ئەو شوێنە ئەو پۆلیسخانەیە باشە دەبوو لێوێ بەڵام ئەمان بردوانە بۆ ئەوێ لە ناو مەرکەزەکەی سەرچنارە بە ناوی میسکردنەوە لە دەستی پۆلیسێک هەڵدێ ڕائەکات ئەمە چیرۆشی ئەو کوڕە گەنجەیە بەداخەوە کە پۆلیسەکانی پاوە تاڵەبانی و قوبا تاڵەبانی کوشتە کە وەختی ڕائەکا تەنها 200 مەتر لە مەرکەزەکە دوورەکەوێتەوە بەڕاکردن ڕێک بەرامبەر ئیدارەی هۆڵی ئۆسکار ئەوەی کە ئێستا بزانێ هەمووین بۆ هاتووە بە ڕسم و وەفیدۆ بۆ هەموو شتێکەوە باشە سەر دیواری ڕاگرەکە دوو پۆلیس کە ئەم گەنجیان ڕاوە دووناوە دوو فیشک بە ئاسمانە ئەتەقێنن لەویە یەکسەر مناڵەکە ئەوەسێت و دەستەکانی بەرزەکاتەوە بە ئینوانی تەسلیم بوون کەیتر ئەوە وەستاوە باش نییە کاتێ پۆلیسەکان ئەچنە سەری یەکێک لەو دوو پۆلیسە یەکسەر بە کلکە دەمانچە ئەکێشن بەسەریە مناڵەکە بە زەبری ئەو کلکە دەمانچە ئەکەوێتە سەر زەوی لە کۆڵانی غەسلێکیش لەوێ هەیە لە کۆڵانی غەسلەکەیشەوە سێ پۆلیسی تر ئەگەنە سەری پۆلیسێکیش لەسەر تاشخانەیەکە بێ لەوێ کە ئەمەی داکەندەوە بۆی تووکاوی نەبێت بە فاینە عەلاگەکەەوە ڕائەکە بۆ یارمەتیدانی ئەم 5 پۆلیسی تر بە هەموو ئەم پۆلیسانە خۆشەویستان تا ئەتوانن لەم گەنجە داماوە ئەدەن باش ئەکێشن بەسەریە لەسەر سکی بە پۆساڵەوە پیاکێشن خوێن لە گوێشکێتە دەرە ئەوەی پیاکێشن باشە لەسەر ئەو عەرزە لەسەر ئەو لەناو ئەو کۆڵانیە خۆشەویستان چەندین خەڵکی ئاسایی ئاگاداری ئەم ماجرایان ژنان پیاوان گەنجان ئەچن لەم پۆلیسانە ئەپاڕێنەوە کاکە وای لێ مەکەن کاکە ئەمە گوناحە کاکە ئەمە مناڵە ئەی هاوار ئەم پۆلیسانە میل لە خەڵکەکە ئەهێننەوە خەڵکەکە دوورەخەنەوە ئەڵێ ئێوە هەختان نەبێت باشە ژن چووە پاڕاوە توی گوناحەوە لەو گەنجە مەکەن پاڵیان پێوەنەوە ژنەکەشیان دوورخستۆتەوە باشە کە لێیان پاڕاوەتەوە پۆلیسەکان هەڕەشەی تەقەکردنیان کردووە لەو شوێنەوە کە ئەمان ئەیگرن و لێ ئەدەن زیاتر لە 100 مەتر ئەم کوڕیان بە قاچڕاکێشان بردووە خۆشەویستان تۆ سێری ئەم بێشەرەفیەکە تۆ سێری ئەم وەحشەتەکە تۆ سێری ئەم هەموو سەرسەری و شەلاتیەکە جا ئەڵێن پۆلیس و ئاسایش سامان و ئابڕووی خەڵکە پارێزێ بەڵام پۆلیس و ئاسایشەکانی ئێمە لە کوردستانە شەرەفی خەڵکە بن ئابڕووی خەڵکە بن ژنی خەڵکە ڕفێنن بێشەرەفن بێقیمەتن ئەمانە سەگی دەباشان بەڕاستی ئەمانە بێقیمەتن بەمانای کەلیبە جا لەم وایە هەندێک براتە تەلەفۆنیان بۆ کردووە مەڵێکی کاگەران تخوا هەندێک قسە هەیە مەی کە تۆ زۆر ڕاستگۆیت و زۆر ئازایت و زۆر ئەوەی ئەڵم کام قسەی چی کاکە تۆڵی ئەوانە بێقیمەتن وا مەڵێ وتم باشە ئەی بێقیمەت نین وتی بڕە وەڵای بێقیمەت وتم ئەی باشە بۆچی نێرم وتی ئەخا تۆ مێرێ وتم باشە من ئەڵەمانە بێشەرەفن بەڕاستی بێشەرەف نین وتی بڕە وەڵای بێشەرەفن خۆم کورد دەزانێ ئەی کاکە بۆچی نێرم قەی ناکە هات تۆ مێرێ وتم باشە بەسەر چاو کاکەچێ جا بە 100 مەتر ئەم گەنجیان ڕاکێشەوە بەم هەموو پۆلیسە هەتا نزیکەی 100 مەتری بۆ مەرکەزەکە اینجا بنێتە ناو مەرکەزەکەەوە هەر خێران بردووە و کوڕە خۆشەویستە هەر خێران بردووە حەق ئەونیان لیاوە لەوێ بنێتە ناو زیندانەکە و یەکسەر بردووە دوای سعات باشە بەڵام کەشفیان نەکردو عەزیزانی من باشە پاشان کە کوڕەکە ئەبنەوە بۆ مەرکەزەکە لە دوای نووس سعاتێ کوڕەکە لەوێ ئەمرێ ئیتر ئەم بێشەرەفانە ناچن بڕۆن پەیوەندیکە بەهینەوەکەن بە خەسەخانەوە بکەن و بیفرێن بۆ خەسەخانە بۆ تەوالی بۆ جێگەیە بۆ ئەم مناڵەوە لێ نەیە لەوێ دایانەوە بۆ خۆی ئەمرێ کاتێ ئەزان کە کوڕەکە مردووە ئەچن کۆڵان و کۆڵان ئەو جادەیە هەمووی ئەگەڕێن هەرچی کامێرا لەو دەوروبەرا هەیە هی ماڵەکانیان هەر هەمووی کۆکەنەوە هەتا کاژمێر ئێوارە 5-6 ئێوارە اینجا کە ئەوانە هەموو شوێنەکان ئەسەرنەوە تەلەفۆنەکەن بۆ کەس و کارەکەی ئەڵێن کوڕەکەتان لە تۆبەڵعەدلیە و مردووە ئەڵێن بابەتە ئەمێ
باشە تەواوی کامێراکانی ئەو سنوورە هەر هەمی سڕاوەتەوە خۆشەویستان هۆڵی ئۆسکارد شوێنێک لەوێ هەیە ناوی ماسی زەردەشتە ئەو شوێنیان ئەوە غەسلێکی تایە غەسلەکە سەتاشخانەکە سەتاشخانەکە مزەمیدەکەی وەلید هەتا ماڵەکانیش هەرچی هەبووە هەموو کامێرەکان بردووە ئەو پۆلیسیانە چەندین سیارێژ لەوێ بوون کە ئاگاداری ئەم چیرۆکە بوون کە شوێن لە مناڵە کردووە باشە لە کاتی لێدانەکەیشە 12 کەس لەو کۆڵانە ئاگادار بوون خۆکە ئەمانە چیان لە زەلامە کردو کاکە خۆ ئەمە لە دوورەوە هاوارەکە بەڵام قوباد نامەردە بەڕاستیەکی دیفاع لەم خێوەری تیۆریانەکە بەڕاستی قوباد نامەردە قوباد ناپیاوە بەڕاستی باشە قوباد زۆڵە بێژیە بە مەنای کەلیمە ئەخر ئەڵێن ئارا محمود تو بۆ قساکەی کاکە بووە تووڕێبی ئاخر ئەی هاوار کوڕێکی گەنجاڵن چی هەڕەشیان کردووە لە خاڵەکەی و تێنە ئەمڕۆبایان کردو توانە قسە و شت نەکەی لەبەرەوەی ئەگەر قسەکەی مەلەفی بڵا مەلەفی چی هەیە مناڵێکی 7 ساڵ چی کردووە مناڵە کاکە پیاوی کوشتووە چی کردووە جگەرەی کێشاوە بە نمونە دەرمانی کێشاوە خۆتان دەرمانەکە هێنن ئەگەر لەسەر دەرمان خەڵکە کوژن خۆ پاڤڵ دەرمان خۆرە کاکە پاڤڵ هەم قاچاقچی دەرمانە و هەم دەرمانیشە کێشە کاکەکە ئێ بۆ ناشن بیگن زەحمەت نەبێ هەرچی تریاک و حەشیشی ئەو کوردستانەیە پاڤڵ و دارۆی شێخنووری ئەمانەی هێن بۆ هەرچی گەنجی قوڕ بەسەر ئاوایان لێ کردووە کەواتە ئەم ناڵە چی کردووە هەڕەشەی لێکن ئەم نابێ قسە بکەم کاکەکە ها چی کردووە کاکەکە بۆیە من هەندێک شتم لەلایەن و بابەتەوە خۆشەویستان بەڵام ئەو زەلامی کە گرتوێتی بەداخەوە ڕێک یەکسەر بڵاو بێتەوە ئەزان کە ئەو لەو ماڵا گیرەوە ماڵیان کەشفە ماڵەکە بەڕاستی ئەگینا هەموو بەڵگەکان هەیە لەسەر ئەم مۆزەوە ئەوە جێگەی داخ بۆیە بەڕێوەبەری شۆرتەی سلێمانی کاکە بەڕێوەبەری شۆرتەی سلێمانی کابرایەکی فاسدە کاکە وەڵڵا ژن ئەبا بۆ پاڤڵ و قوبات ژن بەخوا ئەو بەڕێوەبەری شۆرتەی سلێمانیە ئافەتی لەشفرۆش ئەبا بۆ پاڤڵ و قوبات کاکە تۆ لە شارێکە ئەی هاوار پاڤڵ و قوبات حاکم ببن مدیری شوڕتەکەت ئەوە بێ کاکە ئەمە شوڕتەکانی بێت ئەمە ئاسایشەکە بێ تو چۆن ئەوە دەرناچی هەر لەم ڕۆژانەیە خۆشەویستانی من لە ناو دادگایە بە 6 محامی لە یەک کەسیان داوە 6 پارێزەر تۆ پارێزەری عەلەساس ئەی هاوار خۆ تۆ چەقۆکێش و سەسەری نی بە 6 پارێزەر لەوەیان داوە دوێنەوە پێرێ لە مزاهرەکە عەزیزانی من لە پۆلیسەکان بربەتی گیانی یەکتر و پەلاماریەکی نازا قسەیان بێتر وتووە بە کۆمەڵی خوێڕین بەڕاستی عەزیزانی من ڕێزم هەیە پۆلیسی خەڵکی باشی ئەتیادی بەڵام وەڵڵاهی ئینسانی باش نابێ بە پۆلیس ئەمانە هاتوون ئەم خەڵکە گەمژانە ئەهێنن بەبێ ئەوەی مەکتەبیان تەواو کرد بێ بەبێ ئەخلاقەتیان هەبێ هی یاسایی هی سیاسی هی کۆمەڵایەتی هەرچی سەرسەری ئەهێن ئەیکەن بە ئاسایش و کۆماندۆ و بە پۆلیس و ئەم بابەتانە ئەمەی ئاوا لەو خەڵکاکەن کاکیشێن ئاوا لەو خەڵکاکە باش نییە من بەداخەوەم دوور نییە لە دوایە بە سڵح و سڵحکاری ئەو مۆزوعەیەش حەل نەبێ کە ئەمە جێگەی داخ بۆیە ئەو مناڵە هەرچی بێت نابێ کۆمەڵێ پۆلیسی وەحشی لە بەرچاوی خەڵکە لە شەقامێکە لەسەر سکی هەڵپەڕن بە پۆساڵەوە بکێشن بەسەریا بە قاچ ڕایکێشن بۆ مەفەرەکە ئاوا بردە 1 ساعت ژەلیان نەبیکوشن باشە ئەمانە سەگن بەمانەی کەریم باشە ئاوایە ئەمڕۆ خاڵەشیان ما کردو کە تۆ بێ لە قسەکانی خۆ سەحەبیت نابێ قسە نەکەی قسەکە یا قسەنەکە هەمان ئەزانین کاکە کوشتنی ئەو کوڕە لە پۆلیسی سەرچنار پەڵەی ڕەشە بە تەختی تەوێڵی پاڤڵ و قوباد و شانەزی ئیبراهیم ئەحمەد بەڕاستی ئەوان ویان لێ کرد تەواو لیژنەیەکیان دروست کردووە لە سلێمانی لە ماوەی ئەم 2-3 ڕۆژە کە لەم کەیسە بکۆڵێتەوە بەڵام لە هەولێر بڕوایان بەم لیژنەیە نەکردووە ئەمڕۆ لیژنەیەکیان دروست کردووە لە هەولێر و ناردوێنە بۆ لێکۆڵینەوە لەو کەیسە بڕیاریان داوە هیوادارم کە وابێ هیوادارم کە درۆ نەبێ باشە هیوادارم کە ڕاست بێت ئەوەش بڕیاریان داوە هەموو ئەو کامێرایانە کۆ بکەنەوە کە پێشتر وە کاتی تاوانەکە پۆلیسی سەرچنار هەمووی کۆ کردوونەتەوە و سڕیوانێتەوە ڤیدۆکانی ئەمان ئەتوانن ڤیدۆکانی بهێننەوە و ئەتوانن بەڵگەکان بخەنە ڕوو کە ئەم حەو پۆلیسە وەحشیە چیان کردووە لەو گەنجەدامەوە بەڕاستی و ئەنجا ئەیژڵێن گوایە 8 کەس گیراوە حەو پۆلیس و مفۆزێ بەڵام نەقیب کاروان کە بەڕێوەبەری ئەو نوکتەیە نەگیراوە کە ئەو بەڕێوەبەرەیش بەڕاستی وەحشیە ئەگەر وەحشی نەبێ ئەگەر بێتەربێت نەبێ خۆ بێت تەربێتی سەگەکانی خۆی بدا بەڕاستی چونکە سەگیش ئاوا ئینسان هەڵ نادڕێ لە ڕاستیە
سەگیش ئینسان ئەوە هەڵ نادڕێ مناڵێکە گەنجێکە حەڤە ساڵە بە بیانی میسکردنەوە ڕای کردووە دوایە کەوتم و ئەم گرتەوە کە لە بچەمە کردو ئەم بردەوە بۆ پۆلیسخانە و بە پەڕێز و احترامەوە و ئەم تۆ ناتوانێت ڕاکەیت و تاوات و بۆچی ئەوە لەو ئینسانەکە باشە پۆلیسەکان ئێوە ژنتان نییە خۆتان ئێوە دایکتان نییە ئێوە باوکتان نییە ئێوە مناڵتان نییە بەڕاستی ها ئەی تف لەو شیرە خرایە سەردەمتان نەفرەت لە باوکتان نەفرەت لە دایکتان نەفرەت لە ژنتان نەفرەت لە مناڵتان نەفرەت لە تەربیەتتان نەفرەت لە عایلەتان نەفرەت لە کەس و کارتان هی ئەو شەح و پۆلیسە نەفرەت لە دار و بەتان بەڕاستی باشە ڕووی بابی بابتان ڕەش بێ هەزاران تف لە خۆتان لە بن و بنەچەتان بەڕاستی باشە چونکە ئەوە بێشەرەف و بێقیمەت چونکە تۆ گەنجێکی داماوی حەفە ساڵ بگری ئەوە لە ژێر پۆسەڵا بچی بیکوشی قەسەم بەخوا بەعشتی وای لێ کرد باشە بەعز بە باسێتی خۆ باشە لە 11:11 ئەم جەماعەتە لەم کوڕە گەنجیانە بە کلکە دەمانچە بە قۆناغت فەنگ بە ڕاکێشان بە زەویە بە پۆسەڵ و سەسکی خوێناویان کردووە لە دوێشە زیدانەکە بردووە باشە عەزیزە چی بڵیت کاکت چیتان پێ بڵێن بەڕاستی ئەڵێن ئارام ئەحمەد تۆ بۆ تووڕابی ئارام تۆ بۆ قسەی بەدنزمەکەی من پێم وایە ئەوەی کە گلەی لە ئارام ئەحمەدەکە ئەڵێ قسەی بەزنزم بەم چەتە و پیا و کوژانە مەڵێ ئەوە خۆی عاشقی ئەو دەسەڵاتەیە بەڕاستی بۆی ئاوا قساکات بەڕاستی خەمی نییە بەڕاستی یعنی خەمی کەسی نییە دانیشتووە لە ناو خانووی جوانە لە ژنی جوانی هەیە دووسێ معشوقەی هەیە فڵانە فیساری هەیە خەمی نییە لە کاک ئارام ئەحمەد گیان تۆ ئاوا قسە مەکە کاکە من وا قساکەم کاکیش من قاعیدەم وایە یاسام وایە کەسێ خوێڕی ئەڵێم خوێڕیت کەسێ محتەرەم ئەڵێم محتەرەمیت کەسێ دزە ئەڵێم دزیت باشە کەسێ ڕاستگۆیە ئەڵێم ڕاستگۆی ئەگەر لە ژیانتان نابینیتان بە ئینسانێکی شەریف خوا نەخواسە بڵێم ناشەریفە بە نەفرەتم کەن ئەگەر بە ئینسانێکم وت کە ڕاستگۆیە بڵێم درۆزنە بە نەفرەتم کەن ئەگەر بە ئینسانێکی دەستپاکەم وت بڵێم دزە هەزار نەفرەتم لێ بکەن کاکە تەواو من ڕاستیەکان بەو خەڵکاڵم کاکە من وەکو شێخزای تاڵەبانی بەڵام بە قسەکردن نەک بە شیعر فڵانە کەس بێشەرەفە ئەڵێم بێشەرەفە کاکی جان تەواو قوبا تاڵەبانی پاڤڵ تاڵەبانی شانازی برای محەممەد ئەمانە ئەڵێم ئێوە ئەخلاقتان نییە کاکی جان ئێوە ئابڕووتان نییە لە ڕاستیە تەواو ئێوە کۆمەڵێت مافیا و چەتە و دزن لە حەقیقەتە سەرانی یەکێکەڵێمەوە پیاوتان تیا نەماوە لە ڕاستیە هەمووتان شەرەفی خۆتان فرۆشتووە لە پێناوی پارەیە کەسان نارن بەرەم بە باڤڕ قسە بکەن لەبەر پارەکانتان لەبەر سامانەکەتان لەبەر ئەوەی کە ڤێلاتان هەیە باختان هەیە فڵاشتان هەیە نارن قسە بکەن کاکە هێنا پاڤڵ چییە کاکە ها چییە پاڤڵ دەرمان خۆلەکە هەروواکە لە لوتی چییە یاری ڕاستی کاکە ڕاستین بۆچی ئەوە ڕاستی قبوڵ ناکەن کاکە بۆچی ها جا کۆمەڵی ئەنێن بۆ پەیجەکە هەمووی وەهاب هەڵەبجێ و دژەتلۆر و ئەو خێڕێتێڕان هەموو ئەو ئەکاونتانێک کە قسە بە ئارام ئەحمەڵێن هەمووی بێژی هەمی بەدایک و باوک هیچی خۆیان نییە خۆشەویستە هیچی خۆیان نییە یان گوێ بە ئارام ئەحمەد لایڤەکەتی جوتم کەس حساب لەسەر من ناکا لەسەر من نەکا بەڕاستی تێگەی من سامانی دنیا نامکڕێت تەواو ئەو ئەقڵەی خۆم چی بڵێ هەر ئەواکە تەواو ئەوە لە منی دوور خەنەوە لە ڕاستی ئێوە چین تا خەڵک دابنیشێ ڕەحم بە ئێوە بکات ئێوە چین جایش لێ یادی سلێمانی لەو لاوە کوڕێکی گەنج بە پۆلیس بە شەق کوشتێتی کەسی لەم لاوە کۆمەڵێ ژنم نیان پان کردو هەڵەپەڕم یادی سلێمانی وەی چەند جوانی کورد داوە شا سلێمانیتان خوار فرۆش سلێمانی چی کاکە سلێمانی چی کامەیە شاری شۆڕژیە و شاری خەڵمەت و قوربانی کاکە کامەیە سەلام چرکەی لێوە نایێت کامەیە کاکی گیان بەشەر نایێ قسەیە بکە قوتابیان لێنە سۆ شەقام دیفاع لە مافەکانی خۆیان کە زەلامی دیفاعیان لێ ناکە دایک و باوکیشیان نایەن کاکە ئەی هاوار دوو مناڵ بەشداریان کردووە لە ناڕەزایەتی چەند ساڵ بن لە ئێستا لە کەلارە ئەو کاتە بەشداریان کردووە سیانسە تەمەنی سیانسە 14 ساڵ بۆ ئەی هاوار سیانسە 14 ساڵ لەسەر مزاهرە چۆن 4 ساڵ حکومە درێ عەزیزان ئەوە چ دادوەرێکە بەڕاستی دوو مناڵ لە کەلارە تەمەنیان سیانسە 14 ساڵ بووە باشە لە مزاهرەیە بوون ئۆکەی ئێستا گرتوونیان 4 ساڵ حکمیان داون لەبەرەوەی کە مزاهرەیان کردووە ئێسیش کەمتر لە تەمەنی 18 ساڵ لەکوێ دنیاشتی وایە ئەی بۆ مەحموود سەنگاوی ناگری دادوەری هیچ و پوچ لە کەلارە دوو گەنجی ئاواگری هەی خۆ فرۆشی خاین ئەی بۆ مەحموود سەنگاوی ناگری بۆشی عەدنانی حەمەیمینا ناگری زەحمە نەبێ
کورتانی کەریشی ئەدزی لە شەڕی داعشە ها تەل و عەمودیشی ئەدزی ها بۆچی هەردووکیشیان کە سوکانیان ئەنفال کراوە قوربەسەرە هەتا یەکێکیان لەو دوو کوڕە خۆشەویستانی منجاتی کە چ مەسادە چ تراژیدایە ئەم دوو کوڕە یەکێکیان کە سوکانی ئەنفال کراوە باوکیشی کاتێک کە ئێسک و پرنووسی ئەنفال کراوەکانی هێناوەتەوە ئەمی چوە بۆ ئەوێ لێ جەڵدە لە یاوە باوکیشی لێ مردووە کەچی یەک کەسێک لە سێمانی لە کەلار لەم لالۆلا نایە مەساهەرەیەکە پەلاماری ئەو دادوەرە خوێڕیە بدەن کاکە خەڵکی کەلار ئەو دادوەرە کێ حکمی ئەو دوو مناڵە یاوە بڕۆ سەر ماڵەکەی کاکە دادوەرە بچن بێنە بەر شەخ کاکە قۆنەرە خەنە دەنیەوە دادوەر چییە کاکە دادوەر سەگی دەسەڵاتە ئایلەوە سەردەمانی حیزبی بەعەز هەچی دادوەر هەیە هەمووی پیاوی بەعەز بوو تەواو کاتێ بەعەز ڕووخابوون بە پیاوی پارتیوێکێتی بەیانی کەسێکی تێبی ئەبن بە پیاوی ئەو دادوەر سەگی دەسەڵاتە دادوەر هیچ نییە عەزیزان دادوەر قیمەتی نییە بەڕاستی دادوەر حورمەتی نییە بە هیچ جۆرە هیچ دادوەری حورمەتی نییە لەبەرەوەی دادوەر پیاوی دەسەڵاتە خۆشەویستانی من دادوەر چییە تەواو بۆیە من هەمیشە وتومە لە دنیایە عەزیزانی من لە دنیایە نەک تەنها لە کوردستانە لە دنیایە قانون لە دنیایە بوونی نییە قانون بەتەنها دادوەر هەیە اینا قانون بوونی نییە دادوەر دانراوە ئەو سوڵتەیە ئەپارێزێت دادوەریش لە هەموو ئەم حەوقەڕی دنیایە سەر بە چینە داراکانە دادوەر سەر بە چینە داراکان و پارەدارەکان و دەسەڵاتە دادوەر جا هەر دەسەڵات بێ فاشستە تۆندڕەوە ستەمکارە مافیایە جەردەیە دادوەر یەک بەژەوەندیەکانی ئەو دەسەڵات و سیستەمە ئەپارێزێت تەواو باشە بە درێژایی مێژوو هیچ دادوەرێک نییە لە کاتی خۆیان ها بڕیارێکی یابێ دژی چینە داراکان و پارەدارەکان و دەسەڵاتدارەکان شتی وای نییە بەڕاستی تەنها بۆ هەژارەکان بۆ چاوسێنەران بە قازانجی دەسەڵات واتە دادوەر هەمیشە خزمەتکاری دەسەڵاتی مەوجودە وەک پۆلیس وایە کاتێ ئەو دەسەڵاتە ئەڕوخێ کۆمەڵێکی تر دێن ئەبن بە دەسەڵاتدار جەنابی دادوەر سەر لە نوێ ئەبێتەوە بە پیاوی ئەم تازەکان باشە بە کورتی دادوەر هیچ نییە لە پۆلیسێک زیاتر باشە ئەرگ جێبەجێیەکە گۆپاڵی دەستی دەسەڵاتە باشە 32 دانە ساڵی ڕەبەقە دەسەڵات بەدەست پارتیەکێتیە یەک هەموو دادوەرەکانی کوردستان ئەزانن خوکاکە ئەزانن کە مەسعود بارزانی دزە پاڤڵ نیەچی دزە مەسرور دزە ئەم ستێرک تیڤی هەیە ستێرک نازان عەفو ستێرک کۆمپانیای هەیە ئەم کۆمپانیای کاری هەیە نیێشێوان بازانی ملیاری بردووە مەسرور بردوێتی پاشاناز بردوێتی پاڤڵ و قوباد و هەموو دزەکانی سەرانێکی پارتی هەمووی لە دوورەوە هاوارەکە خۆشەویستان یەک دادوەر قسە ناکات دادوەر قسە ناکە بەڵام پیاوێ لە کەلار لە گەرمیانە قوتوێشی ئەفڕێنێت بۆ مناڵەکەی بەسێتی دادوەرێک گێت 12 ساڵ حکمەیە ئەڵێ من دادم بەڕێوە بردووە تۆ پێڵاوی پێڵاو دادوەری چی کاکە پیاوە بێ دادوەری ناکە بەڕاستی پیاوە بێ نابێ بە پۆلیس پیاوە بێ نابێ بە ئەمن نابێ بە ئاسایش بەڕاستی تو خوا باسی هەچێکن باسی ئەو هەواڵ ئەو بەکرەمەکەن تێڵن ئیمالی ئەوە میتە قسە ناکەم خۆشەویستان ئەوە هەموو ڕاستیەکان بوو بۆم باسکردن و هەتا یەک کاتی تر یەمەوە خزمەتان بەخواتان ئەسپێرم خوا پشت و پەنای هەموو لە یەکتان بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە بەخێرچن